بینەرانی یازید و خۆشەویست گەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنی ئاخرین بەشی بەرنامەی و حوتوی تەلەڤیزیۆنی پەرلو. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە مەلەکەی عێزەتی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتی سەباتەکەین سەبارەت بە حجاب و مشکلاتی حجاب لە ئێران. پێشەوەی پرسیارەکانم ئارەستە بکەم، مەلەکەی عێزەتی ئەگە دەنگم دەویستی بەخێربێی بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس هاوڕێیا بوو دەنگتانژنەوەم سڵام هەست بۆ خۆت و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ زۆر سپاس بۆ تۆش، زۆر سپاس بۆ تۆش مەمنون. هەورە مەلەکەی عێزەتی وەکو ئاگاداری لە خامنەی و بگراتە دێتە ڕیزەکانی خواڕی جمهوری ئیسلامی بەسەر ئەم هەموو مشکلاتی کە بەسەر کۆمەڵگایان هێناوە مهمترین مەسەلە و مەشغەڵەکانیان بۆتە حجاب لە ئەو کۆمەڵگادا و لە دیداری تازەیە خامنەی لەگەڵ سەرانی سێقووە و جەمعێ لە مەسئولانی حکوومەتی کەشفی حجابی شەرعی و حتا سیاسی خوێندووە، یعنی ناوی ناوە و حتا کتوی ئەمە بەرنامەی دوشمنە، تەرحی دوشمنە، ڕعایەتی حجابی ضرورەتێکی شەرعی و خەدشە ناپەزیر، یعنی یەک شتێک کە غەیرە ممکنە بۆ جمهوری ئیسلامی. بۆچی ئەم هەمووە هەزینەکەن و ئەم هەموو مەشغەڵەیان سەبارەت بە حجاب و حتا کاری دوشمن ناوناوە بۆ؟ هاوڕێ بوو ئەگەر گەرەکم بێ بەم مەسئلە یا بەم سوالە جوابەمەوە ئیجازە بن هەڵگەڕمەوە بۆ 7 مانگەمەوە بەر. ئەوەڵین جار کە مەسئلەی حجاب و سوزاندن حجاب و لابردن حجاب مەترەح بوو، زمانی بوو کە لەسەر مەزار مەحسا و بۆ خاکسپاری مەحسا مردم جەمع بوونە و ئاعترازیان کرد، شعاریاندا و لە حین شعاردایینا چەند نەفەر لە ژنگەرێکی لێ ناحوزوریان بوو حجابیان بە نیشانەی ئاعتراز بە جمهوری ئیسلامی، بە نیشانەی جەنایەتێک کە سوورەتی گرگا، بە نیشانەی مخالفەتێک یەکێ لە ئەساسی تەرین ئەرکانگەل جمهوری ئیسلامی حجابیان لەسەر لا برد، فڕێیاندا، وەختی هاتنەوە بۆ ناوشار ئاگریان تێبەردا و لە ڕۆژگەل بعدی اعترازات و خیزش انقلابیە کە 7-8 مانگەمەوە بەردەسی پێکرد، حجابیان سوزان کردیان بە سەر چۆپی بۆ هەڵپەرکێک، کردیان بە نمادێک بۆ نیشانداین تەنەفوریان لە جمهوری ئیسلامی. ئەمە ئێدامەی پیا کرد تا ئەم ڕۆژگەل ئاخرا کە ئەوینین ئەساسەن حجاب ئەو معناوە جمهوری ئیسلامی دەستی پێکرد و شڕۆی کرد بۆ ئەوەی کە بێژێت من جمهوری ئیسلامیم یا تەرکیبێک کە ها لەسەرەوە تەرکیبێکی ئیسلامیە، ئەمە ئەسڵەن معنای نەما. من ماوەی لەمەوە بەر فیلمگەلێکم تماشا کرد کە لە جەشنگەل نۆرۆزیە، بێسڵان لە ڕۆژگەل نۆرۆزە مردمان لە خیابانە خەری دەکەن، هەن لە مەراکز خەرید و مەراکز تجاریە، مطلقاً ڕووسەری بە سەریانەوە نییە. جەمعی جوان و نەحتا فقط جوان، جەمعێکی میان ساڵ ژنانیش ڕووسەری نییە بە سەریانەوە، حجابیان لابرگە و ئەمە یەکێ لە قویترین اعتراضاتێکە کە نسبەت بە یەکێ لە پایەترین ئەرکانگەل جمهوری ئیسلامی لە تێی 44 ساڵ گذشتە اتفاق کەفکە. ئەمە معنایەوە نییە کە قەبلەن ژنان لە ئێرانە چوونە ژێربار حجاب، حجابیان قبول کرد و تەسلیم بوون، مطلقاً معنای ئەمە نییە. منتها ئەم حرەکەتە ئەخیرە معنای مخالفت کامڵە، معنایە وەسە ئیتر بەسە، ئیتر لەمە زیاتر ئیجازە ناین لەسەر بەدەن ئێمە تەسلیم بگرن، لەسەر زیندگی ئێمە تەسلیم بگرن، لەسەر مەسایل شخصی ئێمە تەسلیم بگرن، ئینسانهایەکی مستەقلین، یەک جار هاتکینە دنیا، یەک جار لە دنیا ئەچین و ئەو جۆرەکە گەرەکمانە زیندگیەکەین، حداقل لەسەر مەسایل شخصی زیندگی خۆمان ئەو جۆرە واگەرەکمانە تەسلیم ئەگرین، ئەو جۆرە واگەرەکمانە حرەکەتەکەین، ئەو جۆرە واگەرەکمان لەباس بکەینە بەرمان و ئەمە لەرزەی خسکەسە بەدەن تواو خێڵێ لۆمپەنێ ئاخوند و پاسدار و نەهاتهای مەسهەبی کە پوڵ مفتها لە اختیاریانە بۆ ئەوەی کە ئەلێه زیندگی، ئەلێه ژن، ئەلێه ژیان، ئەلێه تواو مەزاهر ئازادی و ئینسانیەت قسە بکەن و تهدید بکەن. لە مەجلیسە و گرفتە، لە ڕئیس مەجلیسە و قاڵیباف گرفتە تا ڕئیس قووەی قەزاییە تا نمایندگان شارگەل مختلف لە مەجلیسە
تا باقی ئۆرگانهای سەرکوب لە جمهوری ئیسلامیە ئەمە وەکو مەرگ خۆیان نەبینن. مردم برسین مشکل نییە، مردم بێکارن مشکل نییە، معلم وەزعیەوەسە مشکل نییە، کارگەر وەزعیەوەسە مشکل نییە، منتها ژن حجاب لاوات یعنی جمهوری ئیسلامی خەیکە مەرگ خۆی لەم لابردن حجابە لا ئەوە. ئێمە 44 ساڵ لەمەوە بەروتمان کە حجاب نمادێکە کە جمهوری ئیسلامی ڕوو بە دنیا معرفیەکە، نمادێکە کە جمهوری ئیسلامی بەسەر ئەوە ئەساسەن لەسەر پاوێ ساگان، نمادێکە کە جمهوری ئیسلامی وەکو حکوومەت ئیسلام وەکو حکوومەتێک دینی و مەذهبی خۆی بە تۆ دنیا معرفیەکە. فرە کەسەیانوت حجاب تیکەی پارچەس فرە مهم نییە، وەلێ بە تۆرە واقع و لە عاڵەم واقعا لەم ڕۆژگەلە نیشانیدا کە حجاب تیکە پارچە نییە، بەندێکە کە جمهوری ئیسلامی بە زیندگی و بە نەفەسکێشان وەسڵەکە و ئەمە بووگە باعث وحشت توا سەران ئەس جملە خامنەیی کە 1001 اتفاق لەو مەملەکەتا خەفەی خەفەقانەگرین نایتە دەرەوە قسە ناکە، وەلی ئەگەر ژنێک حجاب بەسەریەوە نەبێ تێتە دەرەوە ئێژێ ئەمە خلاف شەرع خلاف قانونە وەسەر ئەوەی کە ئێمە ئیجازەی خواردن مەشروب بین بە بنیامەکان. ئێمە لەسەر قوانین ئیسلامیەوە چنین کاری ناکەین دەنوچە حجابیش ئەشێ بمێنێ. زۆر سپاس بۆ تەوزیحەکانت. دقیقاً ئەرە و جۆرەی تۆ تەوزیحەدا بە هەموو ئەم فشار و زەخت و زۆر و تادید و هەڕەشانەی کە تەواوی قووەی قەزایی جمهوری ئیسلامی و مەجلیس و خامنەیی و هەموو مەسئولینی جمهوری ئیسلامی بەسیج بوون بۆ ئەوەی ئەم ترس و وحشەتە بخەنە ناو کۆمەڵگا. دقیقاً بەرعەکس منیش بۆ خۆم چەندین فیلمم بە تایبەت لە تارانوانەوە دی ئەسڵەن ئەوەی کە ئەهمیەتی نەبوو بۆیان ڕعایەت نەکردنی ئەو مەسەلە بوو زۆر ئاگاهانە و دەستیان خۆش بێ تەرەیەکیان بە قەولی ماروو بۆ جمهوری ئیسلامی و مەسئولینی جمهوری ئیسلامی ورد نەکردووە. ئەمە جیا لە خودی خامنەیە کە لەگەڵ سەرانی سێ قووە دانیشتووە مەجلیسیش فشاری بۆ قووەی قەزاییە هێناوە کە ئەم قانونی ڕعایەتی حجابە سەختتر بگیرێتەوەمانە و لەو ڕابطەشە تاو جێگای منێت لە ئەمەیە گوایە جەریمەی 3 ملیارد تمەنی و ئەو کەسانەی کە حجاب ڕعایەت ناکەن لە نەزەرە گیراوە. تۆ فکرەکەی ئەم مەبلەغە دیاریکردنی ئەم مەبلەغە ناو حتا گوتنی ئەم 3 ملیاردە باعثی ئەوە بێ کە تعدادێ لە ژنان مەسەلەی حجاب ڕعایەتکەن و یا ترس و وحشەتێ بیانگرێ بە نظری تۆ مەسەلای گرێ بۆ جمهوری ئیسلامی؟ وایە نەتەنها جەریمەی تەعیینکردا و ئەویش جەریمەیەک لەو سەدحاوا ئێوە وتان 3 میلیارد بەڵکو وتیگە ئێمە لە ئێرائەی خەدەماتیش خودداریەکەین. مەسەڵەن ئەم ڕۆژگەلە فیلمی نیشانداگا لە فرودگا ژنێک یا ژنانێک سەفێک لە ژنان بدونە حجاب پاسەکەیان داگە تەحویڵ و کەسەوە پاس کۆنتڕۆڵەکە بلیت سادرەکە و بەئیسڵا بڕۆنە ناو هۆپەیما سەفەرەکەیان بکەن ئەیژێت نا ئەوەی وا حجاب نیە بەسەریەوە و حجابی ڕعایەت نەکردا ئێمە خەدەماتی پێ ناین پاسپۆرتەکەی تەحویڵ ناگرین لطفەن پاسپۆرتەکەت بووە حجابەکەت ئامادەکە بێ سەرتە لەو دووە بێرەوە تا ئێمە بێسڵا بلیتت بۆ سادرکەیت. ئەمە ئێمە وتمان ئاپارتای جنسی بە تۆر واقعی ئیسە بووگە بە ئاپارتایدێکی خالص زووتر لە ئافریقای جنوبیە وەختێ بێسڵا سفید پوستان لە حکوومەتا بوون سیاه پوستان تحت ئاپارتاید بوون ئەچوانن ناو ڕستوران ئەیانوت ورود سیاه پوستان مەمنوعە ساڵها لەمەوە بەر لە ئەمریکا لە بەردەداریە ئەیانوت ورود سیاهگەل مەمنوعە. ئەمە ئاپارتایدێ بوو نژادی لە واقع ئیسەم ئاپارتایدە نژادیە هاتکەن لە قاڵبێت تراخەرەی کە ئەلەی ژنان حرەکەتەکە ئیقدامەکە و خۆی نیشانە لە کەسیفترین شکڵە ممکنە. تەرەف چووگە لە دوودانە خانەم چوون لە فروشکای کە مواد غەزایی بسێنن حیزبوڵاییەکی لومپەن لێنا حزوری هەست خانمەکان حجاب نییە بەسەریانەوە کیسێک ماس یا سەتڵێک ماس هەڵەگرێ ئەکتێتە سەر ئەو دوو نەفەرا و بەم جۆرە نیشانەکە من حیزبوڵاییم من ضد ئازادیم ضد ژنم هەم لە تەرەف ئاپارتاید جنسیە و هەم لە تەرەف حتا ئاپارتاید نژادیە و بەم تەریقە بەم شکلە خۆم نیشانە. مهمترین عرسەی ئەم مەسئلە حضور پیاگەل ئازادیخوا و بەرابەری تەڵەبە کە ساکت دانانیشن تماشا ناکەن حمایەت ئەکەن لە ژنگەلێکە حجاب نییە بەسەریانەوە و ئەکسەر ئەمەڵ نیشانان. ئەمە یەکێ لەو بێسڵا ئیتفاقکە لەسەر کە بە نەزەر من فوقڵادە مهمە
على الرغم ويك الجريمة داناقا على الرغم ويك كسيفترين شكل أبارتايدي حاكم كرجة جمهوري إسلامي ولي تيفك لبياقل لإنسان قل مترقي لبنيام قلي كحازمي برون الجير بار أم خفة خارية حمايتك وبيساقن لمقابل يانا وناين بشن كابرو حتى صاحب مغازك كابري دركر أما اتفاقك بإصلاح تنهانية تك اتفاقنية لفري مواردة أما سلي اتفاق كفكا بياغ كان حمايتيان كرجا باقي بنيا مكانك الأطراف أبوغن حمايتيان كرجا حتى الجنان حمايتيان كرجا كخويا ممكن مثلا بحجاب نبويتن أم مسألة بمس صادقين يك أم جارة حد أقل كجمهوري إسلامي فكري كرجا بيجي 6 مليار جريمة كم بإصلاح جنان أرونو سر رعاية حجاب ممكنة لمقطعك وقت بفرض جم أوروجك داوي باسبورت يعني كد وقريك يعني بو سفر كان ترف روسيا كي شامل سريع ممكنة اتفاق بكفيك لمقابل وضعيتك آوا روسيا كباتو سريع ولي أميك حجاب هلقريتو با قبل شهري ورهزار توارسويك أم اتفاقنا كفي بطور واقعي غير ممكنة جني يعني نيرويك وكو صف جنان هات كسدرو ولا مقابل جمهورية إسلامية خوي نشانات إبراز وجودك وإيجي من قبولتنا كم من الجيربار اللي احتكم إيجي خامني يزحاك ميكشي متزير خاك أما إتنا قريتو أو سطحة أو توقعك جمهورية إسلامي خامنئي وقاليباف لمجلسها هسيان أما اتفاقنا كفي قاليباف خطاب قوى قضائي وتجي لطفاً مواد قانونية أي نامقلك بلحاظ قانونية وإجازات نيروي انتظامية نيرو أمنيتي وارد عمل بن وبإصلاح كارقلب كان كمتوقفي كان أم مسألة حجاب لا بردنا كفتنا خواهش والتماس ليك أما يجي من بتنهاي أتأمم كاربك مجلس يجي من أي كما قوي قضائي قوي قضائي يجي خريكين اقداماتك كين مواد قانوني دانين يعني السلة شيبياجي كأيسا بيابو قلنا بيانا هيتشتي حقيقة هيتشتي نيتاني أم درجة السلة شيبياجي أم درجة بحم ريختجي أم درجة وحشة وترس لويك جنان لإيرانا إيترنشنو جيربار حجابو إيتر أمرو سريانان بسريانا خستيان يانسا تكابويك خويان بإصلاح يعني واقم يان تعجبك وقت أبيني بقول أوانوا يعني وتفقدتك بارتشز وضعيتك أوي إيجاد كردا كتواو قوغل لقضايو مجريو نازان مقننو قانون گزاري وأمانة هاتقنا ميان بو مقابلة كنت كم مسألة أما بند حياة بند زندگي بندنا في الجمهورية الإسلامية بسر ماين لقدرته على الرغم أمانة من بخش دامة وقصة كتاب على الرغم أمانة من مطلقا معتقدني ومطلقا برجوانك حس وأيلي أونياك جمهوري إسلامي بتوا قدرتي وبتوا قواقليو بتواني دوري الحجاب لو شكلاب كات السجنان جنان أشفرة البرونا برو هر درجة أقب نشينية وادار يعني كابا خدمة أقب نشيني تنها الريقة حل مقابل جمهورية إسلامية أوسا كبري تبرو فرتر اعتراسكي فرتر حجاب لاوي فرتر بيت الناوچا أوانا كفكرة كانوا أشي جن هل قريتو با 44 سال گذشته دقيقاً تاو جيجاي مني تلاقي تعقيب يكم وكليب وفيديو في المكان بينم دقيقاً جنان دج بجمهوري إسلامي ودج بمتصميمات جمهوري إسلامي أو كاراكن كمدي نظري توجوا زورتر السنة بيشو ودزانن أمد دقيقاً نقطة مهمة بو جمهوري إسلامي وزور أجاهنا أم كاراكن هذا كم ناوي أو كسيوا تو باسد كر كم سطل ماسكي كر بسر أو خان ما أو توهينو بحرمتي كر كسبوا بناو مصطفى عبدي أما بقرينو بو لم فضاء عمومي إيرانا هذا كم بقرينو بو كردستان ديارة مقصي نونر ونمايندي خامنئية بناوي عبد الرزاق پور ذهبي لكردستان أما قصي أوا بلان ديارة صدق كابو همو إيران كتويا سبارت بمسألة حجاب حتى آتش باختيار عمل ناتواني بكا يعني ببنبز جيشتون خويا داماون وتويا لكردستان جنان أبينن
پوشش و حجاب و لیباسی خۆیان بە شکلی اختیاری انتخاب کردووە دەرنەتیجە ئاتەش بە اختیارەکانی جمهوری ئیسلامی و ئاغای خامنەیی جواببوونیە و ئەمە سەراسەری ئێران ئەم وەزیەتایە بەڵام ئەو لە کوردستان ئەم تەسویری داوە حەزەکەم لەم بابەتەشۆ ئەگەر قسە و باسێکە بێ و تا چەندێک ئەمام وەحشەتێک سوودەجیانیان BBC لە زمانیەوە طبعا واسە هەڕێ بوو لە کوردستانە وەکو باقی ئێران بالاخره بەرامبەرکردن تەک حجاب و ڕعایەت نەکردن حجاب و مقابڵەکردن تەک حجابە هەمیشە بەشێ بووگە لە مبارزەی ژنان چ ئەو وەختەوە فرا بێسڵا بێسەر و سا بووگە ئەم چەند مانگ ئەخیرە کە بە توا و قودرەتەوە هاتکە سمەیان مەسئلەی حجاب یەکی لە مەسایلی بووگە کە ئەهەمیەتی بووگە معنای ئەهەمیەتەکە ئەمەسا ئینسانی ئازاد مستقل بە ئێرادە بە اختیار محکوم تەکات قانونێک ئەفرادێ محکوم تەکەن تۆ ئەو جۆرە وە مناسب ئەوانە لە باسکەیتە بەرەوە ئەو جۆرە وە مناسب ئەوانە خۆت لە ناو ڕووسەریا بپێچیتەوە قژت دیار نەوێ ئەمە نەوێ ئەوە نەوێ ئەم مەسئلە تەک زات ئینسانە بە تۆر واقعی حالە تەزادا تۆ ناتوانانی خۆت بە بنیامێکی ئازاد و مستقل بزانی وەلێ ئەترافیانت یا قانون و حکوومەت تەسمیم بگرێت بۆ ئەوە تۆ چاکەیتە بەرەوە چۆن زندگیەکەی چۆن ڕۆژانەکانت بێسڵا تەنزیمەکەی لە کورسانە مەسئلەی حجاب هەمیشە یەکی لەو مەواردە بووگە کە بێسڵا جز و کاناڵهای مقابڵەی مردم تەک جمهوری ئیسلامیا بووگە ئەوەڵین ئیقدام من لە ئەوەڵ قسەکانیشمۆ کردم ئەوەڵین ئیقدام لەسەر خاک مەحسا بوو ئاگریاندا لە ناو خیابانەکانە لە سنا ئیتفاقکە سەرچۆپیان پێکێشا لە سنە و لە مەریوان و دیواندەرۆ سەقز و بانۆ و مەهاباد و باقی شارەکانە ئیتفاقکە و ئەم مەسئلە وەکو ئێژن لە ئیتر ناگەڕێتەوە جێگەی خۆی ئەم غولە هاتکەسە دەرەوە ئیتر ناگەڕێتەوە جێگەی خۆی قەتئەن لە کورسانی شام اتفاق ناکەفێ نمایەندەی خامنەی کامڵەن دروست تەشخیصی داگا مردم بە اختیار خۆیان ژنان بە اختیار خۆیان انتخابیان کردە چۆن بگەڕن چۆن لەباسکەنە بەریان و چۆن ئەسەن وەزعیەت زاهریان چۆن بێ دەرنەتیجە ئەم غوولەکە هاتکەسە دەرەوە خەیاڵ خامە کە جمهوری ئیسلامی بە قودرەت نیروگەر ئەمنیەتی و نیروگەر نظامی و حتا وتیانە لە ئەرتش کۆمەک بگرین یەکێک لەم حەوزەگەل جەهل و جەنایەتە وتیگە بۆچێ مە ناتوانین ئەرتش دەخاڵەت بین لە مەسئلە دەخاڵەتداین ئەرتش و دەخاڵەتداین هەر نیرویکی مرتەجعی کەسیفی ضد ژن و ضد ئینسان هیچ کۆمەکێ ناکا بە جمهوری ئیسلامی مادام ژنان و پیاگەل ئازادی خواز و بەرابەری تەڵەب بەم نەتیجە گەیەگەن ژن حەقیەس لەسەر زندگی خۆی تەسلیم بگرێت. زۆر سپاس 30 ثانیە وەختمان ماوە ئەویش حەزەکەم لە یەک جوملە جواب دەیتەوە سخەنگوی ستادی ئەمری بە معروف توێ لە شەژمانگی داهاتووە قەتعەن ڕیشەی بێحجابی حەلەکەین و تەواو پێت وایە بێ جمهوری ئیسلامی چێتە بەرەو قەتعەن ناچێتە بەرەوە قەتعەن ژنان ئان بەناو دەم سخەنگووە ئان بەناو دەم ڕەحبەریە ئان بەناو دەم تواوە ئۆرگانگەلەوە تەسلیمەگرن ژنان هەڵگەڕنەوە بە قبل از خیزش انقلابی 1401 زۆر سپاس مەلەکای زەدی وەختمان نەماوە متاسفانە ئەگەنا پرسیار زۆر سپاس بۆ تەوزیعەکان دوو بەشداری لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا تەشەکورەکەم هاوڕێیە بوو مەمنون بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەو حەوتەی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەر چۆهان ساخی و سڵامەتیتان ئارەزوومانە شاد و سەرکەوتوو بن.